خوا حافیز. باڵندەکانت خوێندویانە خاڵەوە؟ دەی با لێرە دانیشی بابزاین کێ کە لێ ئێمەدەما. من لێرە چاوەڕێ دەکەم. دەترسی؟ نا. چی ڕوو دەدا ئەگەر تێکەش باوکیم؟ جا چییە؟ بەیانی باش. فەرموو. ماڵی دالیا ئەکسووە؟ دالیا چۆ بۆ سەفەر. هەفتەیە کە ڕۆیشتووە بەیانی دەگەڕێتەوە، بەڵام پاش کەمێک دایکی دەگەڕێتەوە. بە کارێک دەرچووە. دەفەرموو؟ چای دەخۆیەوە؟ ئاوێکم بۆ بێنە. دەفەرموو. دەست خۆش بێ. ئەم وێنەی دالیایە کۆنسەرتەکەیەتی کاتێ لە قوتابخانە گۆرانی دەوت خوا دەنگی لە چاوپیسان بپارێزێت دەنگێکی هەیە دەڵێی بولبوڵە. ئەی ئەمە؟ ئەوە باوکێتی کاک قادر. هۆگری باوکێتی ها؟ ئۆ باوک و کچ ڕوحیان بەیەکەوە بەستراوەتەوە. چی؟ ئەوە قسەی دایکێتی لە منداڵیەوە کە لە خەو هەستاوە داوای باوکی کردووە باسی دایکی هەر نەکردو. بەڕاستی؟ باوکشی ئاوە خۆشی دەوێ؟ بێگومان باوک و کچ ئاوا وەکو لەزگەوان. خاتوو نەسرین گوێی لێ نەبێ زۆر جار ئێرەیان پێدەبا. باشە بەخۆ نایەن ناسی؟ نەخێر من لە شوێنی کاری دالیاوە هاتووە. ها خێرە ئیشەڵڵا. خۆ کێشەیەک نەبووە ها کاکە؟ هیچ نەبووە؟ نا هەموو شتێک لە جێیە. بۆچی ئاوات وت؟ پێچەوانەیەکێ؟ وەڵا سوزانم برا ئەمڕۆ کەسێکی تریش لێی پرسی. کێ لێ پرسی؟ سوزانم پیاوێک پەیوەندی کرد پێدەچێت سەرکاریەوە بوو بێ وتی پەیوەندی بە کارەکەیەوە هەیە. ئێ بە منیشی وت بەیانی بە خۆم دێمەوە. بیان خوێنەوە خوارزە. تا دەیان خوێنینەوە ئەوان گیان ئێمە دەخوێننەوە خاڵۆ. کورتە باڵایەکەت بینیوە خوارزە چەکێکی گەورەی لایە ئۆتۆماتیک بەڵام نیشانگرە بەهێزەکە ئەو نییە. درێژەکە نیشان چیە؟ چەکی دەستگری هەیە یەک دەمانچەیە. کورتە باڵەکە نێوانەکە پەر دەکا درێژەکەش کەسی مەبەست نەکوژێ. بەردەوام بە خوارزە. ئەوان پیاوی زۆر یاخین خاڵۆ ناتوانێت قسە لەگەڵ ئەمانە بکەی. ئەتۆ سەیریانکە ئەوانە بەبێ قسەکردن زۆر بە ئاسانی لە یەکتری تێدەگەن. خاڵی لاوازی ئەمان چییە؟ ئەوان تەواوکەری یەکترن. ئەگەر لە یەکتریان جیاکەینەوە کارەکەیان زۆر زەحمەت دەبێت. کەوایە لێکیان جوداکەوە خوارزە. سەیری شوێنێکی هەڵە دەکەی خوارزە. خاڵۆ لەبیر مەکە ئێمە ئەم شوێنە ماڵ هەڵبژاردووە.
دوام بکەوە. درێژەکە شاگردێتی پێویستە جیان کەینەوە. با ئۆتۆمبیلەکەمان بگۆڕین. ئێستا هەموو دنیا دوای ئێمە دەکەوێت. منیش شەرە بە ئاسانی دوای تۆ کەوتمەوە، بەڵام دەزانی چی دەکەی خاڵۆ پێم بڵێ. ئەو کچە کەنعان لەکوێیە؟ جارێ با دڵنیابین بزانین ئەوان بە شوێنمان کەوتون یان نا. ها یانەوە بەستە مشارەکەیە؟ ئەگەر ئەوان لەسەر تاسەری ئەم وڵاتە تەنیا حوجرەیەکیان هەبێ وەکو پەناگە کەوتی لێ وەرگرن، ئەوە ئێمە شارێکمان هەیە. خاڵۆ ئێمە ناچین کەنعان بکوژین، بۆچی ئێستا خۆمان دەقافڵێین پێم بڵێ. بۆ خاتری خۆم نییە خوارزە. دەی گاز دەدەی، دەی با بڕۆین. ئەو ئۆتۆمبیلارەوە نەدەڕوا. تۆ بڵێ ڕێمیز پەیوەندی بە ماڵی دالیاوە کردبێ؟ بەڵام وتێتی بەیانی دێ ئێستا نایە. تا بەیانی لە پێشەوە دەرگایە چاوەڕێ دەکەم. پەیوەندی بە یەکێکیانەوە نەکەین؟ بە پیاوێک شتێک بنێرن؟ من بە کەس ناڵم کچێکم هەیە، لای خەمە مەترسیەوە. باشە جەنگیز بۆ ئەم کارە نابێت؟ جەنگیزمان لە دەست داوایشان. بە تایبەتی بەهۆی ئەوەی نێوان من و تۆ باش بووە ئێستا لێم یاخی بووە بۆ خۆی کار دەکەم. باش خۆت بگرە. فەرموون ئافێتتان بێ وەرن بیخۆنەوە. نایخۆنەوە؟ وەڵا عەیبە بەسمان دووبوونم بۆ مایەوە. کەوایە هیچ نەبێ یارمەتیم بدەن ئاوە کات ناڕوە. ئەزەل وتی بە یارمەتیت بدەن. ئەوە لێرە کیسی زەبڵ هەیە پڕ بووە فڕیان نەدەین؟ تۆ دەرگاکە کۆنتڕۆڵکە. باشە کاکە. با منیش ڕێنماییتان بکەم بیبەنە کوێ. ڕاست و ڕاست لە لای چەپ لای دیوارەکە جێی دێڵن. ئەها دیارە لە دوورەوە زبڵی لێیە. چی هەیە؟ چیت لە من دەوێت؟ سیر کە هاوڕێیەکم دەزانێت کە لێرەم گەر نەگەڕێمەوە هەواڵ دەداتە ئەزەل و پۆلیس تێگەیشتی؟ دیاری ئیزعاجم کردووی بمبورە. ئیزعاج و شت نەبوومە تێگەیشتی لێم؟ چیت لە من دەوێت؟ نووسی بوت گرنەی ئەزەل لە دەست دەدەی چی لێ دەکەی؟ نا هیچ ناکەم. یعنی پێم وایە خراپیش نییە گەر شتێکی بەسەر بێ ها؟ تۆ شێتی من دەڕۆم. بە هەڵە تێگەیشتی ناموێ ئەزەل هیچی لێ بەسەر بێ، یان ئەگەر بەسەریشی بێ لەوانەیە بەسەری بێ. کێشەی من ئەزەل نییە. کەوایە چیت لە من دەوێت؟ خۆڵم بەردەگەرنا هاوار دەکەم. بۆستە ئارام بەوە. دەمەوێت ئیترە و کارە کۆتایی بێ. ئەو ڕامیس و کەنعانە دووزە بەلاح شەڕیان و ئێمەش لەژێر پێیان پان دەبینەوە. بزانە من وازم لە هێز و پارە هێنا. نە کەنعان نە ڕامیس، تەنها دەمەوێت کارە کۆتایی بێ. گەر دەزانی بۆ کۆتایی هاتنێم کارە چیم کردووە. جا بە من چی؟ بە من چی؟ چیت لە من دەوێت؟ بۆ کۆتایی هاتنێم کارە یارمەتی بدە. پێویستم بە یارمەتی ئەزەل ئەوان هەیە، بەڵام قسە لەگەڵ من ناکەن. یعنی ئەزەل قسە ناکە. ئەیشانە نێوانمان دێ، هەردووکمان ئەیشانمان دەوێت. ئەو ئەیشانی ناوێ. هەموو کەس ئەیشانی دەوێت، بەڵام دانی پێدانانێن، من پێی دەنێم. سیرکە من تەنها دەمەوە کارە تەواو بێ و ئەیشان ببەم بچم بۆ زۆر دوور. نە ئەزەل نە کەنعان، بەخوا هەمویان. یارمەتیم بدە بادا، یارمەتیم بدە ئەیشان بووم و بڕۆم.
شازات شتێک بۆ پێویستە قسە بکەین چۆن بێم بۆ ئەوێ چی بووە؟ ئەو جەنگیزە هەیە هات بۆ لێ دەوڕاکە من وەم زانی شتێک لە ئەزەل دەکات چاوم پێکەوت داوای یارمەتی دەکا من نامەوێت تێکەڵی ئەم کارانە بم چی بکەم تۆ هیچ مەکە لە جەنگیز دوورکەوە بەڵام بۆستە بزانم بەڵکو لەمەوە شتێکمان بۆ دەکەوێ بەڵگەی بکرێتە دەستمان بەیانی وەرە و شوێنە لامەزلای گەوری بازاری شار من بەیانی بۆی ڕادەکەم لە دواوە ڕاکە کەس پێ نەزانێ وەرە ئەوێ باشە